ئێستاش لەگەڵ پێشمەرگەیەکی دێنینی سەردەمی خەباتی شاخ و شۆڕەژگێر گەڵەکەمان خەمخۆر و دڵسوز و خزمەتکار و داوتوگیکاری مافەکانی پێشمەرگە یەکێک لە کارکتەرە سەرەکیەکانی چاکسازی وەزارەت و یەکخستنەوە و ڕێکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و کۆکردنەوەیان لەژێر چەتری وەزارەتێکی پێشمەرگە بەڕێز شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز و سوپاسیەوە داوا لە بەڕێزیان دەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی وەتارەکەی بەبوونەی دەرچوونی ئەم پوولەوە. بەڕێزراگەچی بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە لە هەرێم، بەڕێز کاکوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان جێگرانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، کۆنسڵخانە و نوێنەرانی وڵاتانی هەرێم، ڕاوێژکارانی بەڵای سەربازی هاوپەیمانان لە عێراق و هەرێم، فەرماندە و ئەفسەرانی بەڵای هێزەکانی پێشمەرگە و ئەمنی و ئیداری، بەڕێزان ڕاگر و مامۆستایان و ئەفسەرانی کۆلیژی سەربازی زاخۆ، دەرسوانی قەدرگران، دەستوکاری ئەفسەرانی دەرسوو، سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. خوشحاڵم ئەمڕۆ لە مەراسیمی دەرچوونی خولی 27 مەرەقەتی کۆلیژی سەربازی زاخۆ ئامادەم. دوێنێ لە پاڵاسوادان و ئەمڕۆ لە زاخۆ پۆلێکی دیکە لە ئەفسەرانمان لە ماوەی ڕابردوودا بە بەردەوامی لە مەشق و ڕاهێنانی سەخت و فێربوون و وەرگرتنی زانستی سەربازی و هونەری جەنگیدا سەرکەوتوو بوون. لەناوەوە پێویستیتان لێ دەکەم هیوای سەرکەوتن و پێشکەوتنی زیاترتان وەدەخوازم، شانازیتان پێوە دەکەین. دەستخۆشی لە ڕاگری کۆلیژ و یاریدەدەران و مامۆستایان و ئەفسەرانی کۆلیژی زاخۆ دەکەم لە هەوڵ و بێوچان هەوڵی بێوچان و دڵسۆزانیان بۆ پێگەیاندنی ئێوە و وڵەکانمان لە ئایندەدا. ئامادەبوان بەڕێز کۆلیژی سەربازی زاخۆ بنەما و بناغەی پێگەیاندنی پەروەردەکردنی سەدان ئەفسەری بەتواناوی هاتووە لە ڕابردوو ئێستا و ئایندەشدا بە زانستیەوەی سەربازی توانیویان لە ئەرک و جێبەجێکردنی فەرماندەکاندا نمونەی باڵای سەرکەوتن. بوونی هەردوو کۆلیژی سەربازی زاخۆ و هەڵاتوانان کۆلیژی ئەرکان لە توانڕنا کە ناوچی دامەزراندنی سوپای نیزامی هەرێمی کوردستانن. با هەموومان کار بۆ پشتیوانیکردنیان بکەین تا بتوانن ئەوە ڕۆڵە مەزنەی خۆیان بگێڕن و لە ئایندەیە بەگەرشترین ئەکادیمیای نیشتیمانی کوردستان بن. بەڕێزان سەرڕای کارکردنمان لە دوای ڕێخستن و یەخستنی هێزەکان بەردەوامیدان بە کاروانی چاکسازی لە ڕووی زانستی سەربازیشەوە خۆناغی باشمان بڕیوە لە لایەنی پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق، لەگەڵ بەڕێز وەزیری بەرگری عێراق و بەڕێز جێگیری فەرماندەی پیادەیانی مشتەرەکە و سەرۆکایەتی ئەرکان ئەرکانی سوپای عێراق توانیمان لە بەشێکی زۆر لە گرفتەکانی نێوان پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق چارەسەر بکەین. بۆیە لە ئێستادا ئەتوانم بڵێم متمانەیەکی باش لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان هەیە. ئەگەر دیواری دیستی بڕیاری لێ بدرایە و بتوانێت وانی ئەرکی سەربازی خۆی وە ناوچەی بۆشایی ئەمنی ئەوە خوێنی ڕۆڵەکانی کوردستان و عێراقیش بە هەدەر نەڕۆی و ڕۆڵی
گروپی تۆرۆریستی داعش نەبوونەوە بۆیە ئەو ناوچانە کۆنتڕۆڵ ئەکراون نەتوانرا تۆرۆریستی داعش بە ئاژەی خۆیان کەراتێنی جیا بکەن. ئێمە لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق ڕێکەوتووین لەسەر پشتی کورد و پێشمەرگە لە کۆلیژ و سامکۆ سەربازەکاندا بۆ ئەمەشکان دیدی ئێمە لە کۆلیژ و ناوەندە باڵا سەربازەکان وەرگیراون و بۆ یەکەم جاریش پشتی پێشمەرگە لە زانکۆی نیشتیمانی عێراقی یاری کراوە. لەمە دووە ئەرشی گرنگ و هەشیار دەبێت بەو ئەفسەرانەی کە هەڵگیری ڕۆژانەمەی سەربازین و پرۆفیشناڵن لە بوارەکە و فیشەکەیاندا. ئەمە شێکان گیرە لەگەڵ پلان و بەرنامەکانی ڕیفۆرم بە هەمانگی لەگەڵ هاوپەیماناندا. هەردوو واجباتی پێشمەرگە ئەفسەرانی پێشمەرگە ڕێژراوەتەوە زیاتر بە پابەندکراون بە دیسپلینە سەربازەکان، کەمکردنەوە بە هەدەردانی خراپ بەکارهێنانی دارایی لە یەکەو لیواکان لە ڕێگەی بەرەوبەرایەتی گشتی پشکنین و ژمێریانی سەربازی وەزارەت کە هەنگاوێکی زۆر گرنگە و دەستیان بەکارەکانیان کردو و هەر لەم ڕوانگە و ڕۆوە لە ڕابردوو ئێستش بەردەوامە بێت بە ملیارها دینارمان ڕابردووەوە خەزینەی حکومەت. سەر لەوێ ڕێکخستنەوەی سەنگەرەکانی پێشمەرگە و تۆڕمەتەکردنیان لەسەر پێشنیاری وەزارەتی پێشمەرگە و بڕیاران لە ئەستۆرگرتنی میزانەکەی لەلایەن بەڕێسەرۆکی هەرێمی کوردستانەوە سەنگەرەکان بە شێوازێکی سەردەمیانە نۆشن کراونەتەوە. لەگەڵ هاوکارەکانمان لە وەزارەت لە ئاستی تێگەیشتنی هەموو لایەک و بۆ کارکردن وەک یەک تیم بە گیانی یەکپشراوێتیەوە بوونی هەیە و توانیمان لەبێتەوە کۆناغی سەخت و دژوار تێپەڕێنین و کاری گەورەتریش دەکەین ئەگەر دەستێ وەردانی حیزب نەبێت. بۆ ئەوەی هیچ جۆرە مەلانەیەکی سیاسی و حیزبی کار لە ئاڕاستەی ئێستەی کارەکانی وەزارەت دەکات. بۆ ئەمەش لیژنەیەکمان ڕاستپاردووە لەسەر دیاریکردنی مەرجەعیەتی سەربازی کە یاسا و ڕێسا و دیسپلینە سەربازیەکانە هەر لە ڕۆژەی چاکسازیدا بۆ یەکەمین جار لە وەزارەتی پێشمەرگە لیستێکی 830 کە پێکهاتبوون لە فەرماندەی باڵا و ئەفسەران ڕەوانەی خانشینی کراون. ئەمەش هەنگاوێکی گەورە بووە لە پرۆسەی چاکسازیدا و ئەم پرسە گرنگەش وەک نەمای نێبوونەوەی هێزی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە بەردەوام دەبێت. داوامان لە بەڕێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە کە دەرگای دامەزراندن لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی تەجنیدی سەربازی بۆ ئەوەی خوێنی تازە ببەخشین بە شاهنامەکانی هێزی پێشمەرگەدا. گۆڕانکاری لە نزیکەی 100 پۆستی کاریگەر و باڵای وەزارەت کراوە و بەردەوامیش دەبێت. لێی کارمەندانی پێشمەرگەمان بەرز کردوێتەوە و لە کاتی خۆی و لە کاتی خۆیدا وەری دەکرن و فەرقی موچەکانیشیان بۆ دەسراوە. لە دەرەکەی ئەفسەرانیشدا دۆسیەکانی وەزارەتمان ڕێکخستوێتەوە و بە گەڕانەوەی خشتەی ئەم جارە کە بەم نزیکانە تەواو دەبێت دەکەوێتە سەر ڕێزکە و چیتر دوان ناکەوێت. بە تەواوی لە ڕاستی و دروستی لیستی کەمەندامانی سەنگەر و شەهیدان و خانەنشیندا چووینەتەوە لە ڕێگەی لیژنەی پزیشکی پسپۆڕەوە شایستە و ناشایستە یەکجا کراونەتەوە. لێرەدا سوپاسی ڕۆڵ و پشتگیری و پاپسێکەکانی بەڕێزان لە سەرۆکایەتی هەرێم و بەڕێزان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و دەبی دەکەین چاوەڕێی زیاتریان لێ دەکەین تا بگەینە ئامانجە دیاریکراوەکانمان. کۆتایی قسەکانیشم بەمەدێنم کە دەبێت هەنگاوەکانمان خێراتر بکەین لە دروستکردن و پێکهێنانی هێزێکی یەکگرتوو
چونکە هەمووان دەزانین مەحاڵە دەبێ بۆ بوونی هێزێکی مۆدێرنی یەکگرتووی پێشمەرگە باز لە قوارەیەکی یەکگرتووی هەرێمی کوردستان بکەین نە لە ئێستا و نە بۆ ئایندەش. ئێوەش هەمیشە سەربەرز و سەرکەوتوو بن لە کوردستانێکی پارێزراوە و ئاوەداندا. زۆر سوپاس بۆ بەڕێز شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان.